بەڵێ بەڕێزان بە خەراتی هەموو لایەکتانەکەین بەخێر بێن سەر و سەرچاو وەک هەمیشە کەسانێکی وڵات پارێز کەسانێک کە لە ئاسی خۆبەرپرسیارەتیدا بەرامبەر کۆی گشتی ئەو داگیرکاریانەی کە لەسەر باشووری کوردستان و بە تایبەت گەلی شەنگال بەڕێوە چوو ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە و بێگومان پێشمان وایە کە چەندین کەسانی تری وڵات پارێز و ئازادی خواست کە خواستویانە بەشدار بن مەجالیان نەبوو بێت یاخود ئاگاداری ئەم مەراسیمە نەبوون ئەمڕۆ لێرەکانە نین لە نۆیەمین ساڵیادی جینۆسایدی گەلی شەنگال سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدانی شەنگالدا ئەنوێنین و لە کەسایەتی ئەواندا هەموو شەهیدانی ڕێگەی ئازادی کوردستان وە بیردێنینەوە و هێرشی دڕندانەی گروپی توندڕەوی داعش لەسەر گەلی شەنگال و لەسەر گەلی یەزیدی شەرمەزار و ڕسوا و محکوم دەکەین. بێگومان گەلی شەنگال لە 2014دا لەژێر ناوی 74مین فەرماندا بەدەستی گروپێکی تونڕەی وەکو داعش جارێکی تر هێرش دەکرێتە سەریان و کۆمەڵکوژێکی گەورە و قێزەون لەسەر ئەو گەلە بەڕێوە دەچێت جیا لە داگیرکاری وەک ژنێک کە من ئەمڕۆ لێرە لێدوان دەدەم و لە 2014 تا ئێستا بارودۆخی ئاگاداری بارودۆخی گەلی شەنگال و بە تایبەت ژنانیشین لەو ناوچەیە لە کۆی گشتی ئەو داگیرکاریانەی کە لەو ساڵەدا بەڕێوە چوو بینیمان بە شێوەیەکی دڕندانە جیا لە کۆمەڵکوژی چەندین لە ژنان و کچانی گەلی شەنگال لەو ناوچەیەدا بە کۆیلە کران هەتا ئەمڕۆژ کە نۆوەمین ساڵیادی ئەو مەراسیمە بەڕێوە دەچێت لە بازاڕەکانی جیهاندا کڕین و فرۆشتنیان پێوە دەکرێت کە بەڕاستی ئەمە جێگای خۆشحاڵی نییە بۆ هەرێکێک لە ئێمەی ژنان بە تایبەت لە باشووری کوردستاندا. بینیمان ئەو گەلە لەژێر ناوی پاراستنی دەسەڵاتدا و بە نەبوونی ئیرادەیەکی سەربەخۆ و ڕێخستنێکی سەربەخۆ جارێکی تر کۆمەڵکوژێکی بەرفراوان لەسەریان بەڕێوە چوو کە بەڕاستی ئەمە وای کرد گەلی شەنگال بە ناسنامەی ئازاد بە فەلسەفەی ئازاد و بە پێشەنگایەتی ژنی ئازاد جارێکی تر خۆ دەست بکاتەوە بە خۆبوونیانانەوە و نوێبوونەوە لە ناویدا کە دەبینین هەتا ئەمڕۆ تێکۆشانێکی بێوێنە بەڕێوە دەچێت کە من پێم وایە ئەو تێکۆشانی ئەمڕۆ لە شەنگال بەڕێوە دەچێت میراسێکی گرینگە بۆ ئێمەی خەڵکی باشووری کوردستان و نمونەیەکی جوانیشە بۆ ئێمەی خەڵکی باشووری کوردستان کە لە ناویدا بە ئیرادەیەکی سەربەخۆ بە ڕێخستنەیەکی سەربەخۆ و لە ناویدا بە پێشەنگایەتی ژنی ئازاد تێکۆشان دەکەن لە پێناو پاراستنی ناسنامەی ئازادی خۆیاندا و توانیویانە بەبێ پشتیوانی هێزە دەسەڵاتدارەکانی باشووری کوردستان عێراق بەداخەوە کە ئەمە ئەڵێن چونکە هەتا ئێستاکانە مادی معنەویان نە لەسەر ئاسی جیهان نە لەسەر ئاسی عێراق نە لەسەر باشووری کوردستان پشتیوانێکی وها نەکراوە بۆ گەلی شەنگال و بۆ یەزیدیەکان تاکو بتوانن ئەو قۆناغە قورسەی کە لەسەر ئەوان بەڕێوە چوو دەرباز بکەن جگە لە خەڵکی وڵات پارێز و خەڵکی مافخواز و کۆمەڵی ڕێکخراوە و کۆمەڵی حیزبولایانی تر کە بەڕاستی لە 2014 تا ئەم قۆناغە بە بەرپرسیارەتەوە بۆ پشتیوانی گەلی شەنگال کاریان کردو و خەباتیان بەڕێوە بردووە. بێگومانەوەی کە لەسەر گەلی شەنگال بەڕێوە چوو کۆمەڵکوژیەک بۆ داگیرکاریەکە کە برینێکە بەسەر دڵی هەرێکێکمان و هەرگیز بیریشمان ناچێتەوە و هەتا ئەمڕۆژ لە کۆی گشتی ئەو بەرخۆدانەی کە بەڕێوە دەچێت ئەو تێکۆشانەی گەلی ئێمە لە شەنگال بەڕێوەی دەبات دەبینین چەندین پلانی جۆر بەجۆر لەسەر ئاسی عێراق لەسەر ئاسی داگیرکەران و بەداخەوە لەسەر ئاسی بەشێک لە دەسەڵاتدارانی باشووری کوردستان لەسەر گەلی شەنگال بەڕێوە دەچێت و هەمیشە خواستویانە تێکۆشانێک و بەرهەمێک و ڕەنجێکی ئەمڕۆ گەلی شەنگال بەدەستی هێناوە بە خوێنی هەزاران لە شەهیدان و ڕۆڵەکانی بە هەر جۆرێک بێ لە ناو ببن بەڵام تێکۆشانێکی ئەمڕۆ لە شەنگال بەڕێوە دەچێت بە ئێمەش و بە داگیرکەران و بە هەموو نەحەزانی گەلی کوردیش و ئەو تێکۆشانەش دەڵێت کە گەلی شەنگال میراسێکە کە تیایدا دەبێتە پێشەنگێک بۆ تێکۆشانی ئازادی بۆ هەموو باشووری کوردستان و بەڕاستی من لێرەکانە ناخوازم قسە لەسەر ئەوە بکەم گەلی شەنگال چۆن کۆمەڵکوژگیران و داگیرکران و بەچی قۆناغێک تا تێپەڕین چونکە کەسانێکی ئەمڕۆ لێرەکانە ئامادەن هەمویان زۆر باش ئەزانن کە تا ئەمڕۆ گەلی شەنگال لەگەڵ ئەوەی کە بەچی بەرخۆدانێکی بێوێنەدا تێپەڕیوە هەموو ئەو پیلانگەرانش دەزانن کە ڕوبەڕوویان بۆتەوە بەڵام ئەوەی من زیاتر لێرەکانە پێم خۆشە باسی بکەم ئەوەیە کە بۆ ئەوەی جارێکی تر جینۆسایدێکی تر لەسەر شەنگال دووبارە نەبێتەوە بۆ ئەوەی جارێکی تر ئەو مەترسیانەی کە ئەمڕۆ ڕوبەڕووی باشووری کوردستان بۆتەوە شەنگالێکی تر لەسەر هەرێمەکانی تر و شارەکانی تری کوردستان بەڕێوە نەبات ئیتر ئەو دۆخەی لەسەر باشووری کوردستان بەڕێوە دەچێت بەڕاستی جێگای قبوڵکردن نییە بۆ هەموو وڵات پارێزانی باشووری کوردستان و بۆ هەموو ئەو میوانە بەڕێزانی کە لێرەکانە ئامادەن پێم وایە لەم قۆناغەدا ئەرکێکی قورس ئەکەوێتە سەرشانی ئێمە چونکە دۆخێکی لە باشووری کوردستان بەڕێوە دەچێت هیچ جیاواز و دابڕاو نیە لەو دۆخەی ئەمڕۆ لەسەر شەنگال بەڕێوە دەچێت
ئەگەر گەلی شنگال ئەمڕۆ خاوەنی سیستەمێکی سربەخۆ ئیرادەیەکی بەهێزەوە بە ناسنامی ژنی ئاساد پێشەنگایەتی دەکرێت تێکۆشان دەکرێت بەڵام بەداخەوە دۆخێکی لە باشووری کوردستان لە ناوچەکێشە بۆ دروستکراوەکان و لە هەرێمەکانی تر کە بڕێوە دەچێت ئەوە نیشاندادات کە وەزعی باشووری کوردستان لە دۆخێکی سادە و ئاسایی دابێت بەڵکو پێمان وایە هەر دقەیەک زووتر کۆمەڵکوژی و هێرشی بەرفراوان زیاتر و گەورەتر لەوەی کە وەکو جینۆسای لەسەر شنگال بەڕێوە و لەسەر خاکی باشووری کوردستان بەڕێوە دەچێت چونکە بەداخەوە دۆخێکی لە باشووری کوردستان پیشانمان ئەدات دەری ئەخات کە ئاسی دیبلۆماسی و ئاسی سیاسیەکانمان لەسەر ئاسی عێراقیش و ناوچەکانی تریش لە چی ئاستەکدایە لە ئێستاتە داگیرکاری قوڵ لەسەر باشووری کوردستان بەڕێوە دەچێت و دەبینین سیستەمی دەسەڵاتی باشووری کوردستان گەشتۆتە ئاستێک و لە دۆخێکدایە کە سیستەمی ئابووری سیاسی کۆمەڵاتی بە جۆرێک بڵاو بووە بە جۆرێک پەرتەوازە بووە کە بەڕاستی تەنها گەلی وشیار و تێگەیشتو دەتوانێت لەم قۆناغەدا دەنگی ناڕەزایەتی بەرز بکاتەوە پێشەنگایەتی بکات لەوەی کە پەنجە بخاتە سەربرینەکانی گەلی باشووری کوردستان بۆیە ئەوەی کە بۆ ئێمە گرنگە لەم قۆناغەدا و لەم ڕۆدا لە ساڵیادی لە نۆیەمین ساڵیادی جینۆسایدی شنگالدا ئەوەیە کە خەڵکانی وڵات پارێز و خەڵکی وشیار و چالاگوان پێشەنگایەتی بکەین لەوەی کە چیتر ئەو قۆناغی ئەمڕۆ لە باشووری کوردستان بەڕێوە دەچێت جێگەی قبولکردن نەبێت ئەگەر ئەمڕۆ کەری شنگال ئاستەنگی لێ دەکرێت لەوەی بگەڕێتەوە سەر زێدی خۆی ئەگەر ئەمڕۆ پیلانگێڕی لەسەری بەڕێوە دەچێت ئەگەر ئەمڕۆ مادی و معنەویان لەسەر ئاسی عێراقیش و کوردستانی شاوکاری ناکرێت بەڵام ئەوان بەرخۆدانێکی بێوێنە بەڕێوە دەبن دەڵێن وازمان لێ بنن بە ئیرادە و سەربەخۆی خۆمان دەتوانین بژین بەڵام من پێم وایە پیلانگێڕێکی لەسەر شنگال بەڕێوە دەچێت ئەگەر سەر نەگرێت ئەوە ناوچەکەشە بۆ دروستکراوەکانی باشووری کوردستانیش و شارەکانی تریش دەکەونە مەترسێکی گەورەوە و لە ئێستاشدا پێم وایە لەلایەن داگیرکەرانەوە ئەو هەنگاوە زۆر بەجددی هەڵگیراوە بۆیە لەم قۆناغەدا بەرپرسیارەتی سەرەکی ئەکەوێتە سەر شانی ئێمە کە چیتر ئەم دۆخە لە باشووری کوردستان بەڕێوە دەچێت قبوڵ نەکەین چ لەسەر ئاسی عێراقیش و کوردستانیش من پێم وایە وشیاری سیاسی بۆ کۆمەڵگەی باشووری کوردستان گرنگە کە هەرێکێک لەم تاکانی ئەمڕۆ لێرە ئامادەن دەتوانن لەم قۆناغەدا کاریگەریکی بەهێزیان هەبێت و دروستکردنی گروپ و جەماوەری فراوان لە ئاستێکدا کە گوشار دروست بکرێت لەسەر دەسەڵاتدارانی باشووری کوردستان چیتر ئەم دۆخێکە لە باشووری کوردستان و لەسەر گەلی شنگال بەڕێوە دەچێت جێگەی قبولکردن نییە لێرەوە جارێکی تر جینۆسایدی لە ساڵیادی جینۆسایدی شنگالدا کۆمەڵکوژی گەلی یەزیدی و داگیرکاری شەرمەزار دەکەم بژی تێکۆشانی ئازادی گەلی کورد بمرن خیانەتکەران شەهید نامرێ